ئەمڕۆ ئامادەکاریەکان بەردەوامن بۆ کۆتا قۆناغی پێشبڕکێیەکە کە سبەینە بەڕێوە دەچێت. ستەیجەکەمان ئامادە کردو و کەمێکی تر قوتابیەکان دەگەنە ئێرە و دەست بە پراکتیسکردن دەکەن. ئامادەکاریەکانی ئەمڕۆت پێ چۆنە و داهاتووی ئەم پرۆژەیەش بەڕای تۆ چۆنە؟ والله من ئەو پرۆژەیە ڕاستە مەعازەتێکی تایبەتی خۆی هەیە لای من طبعاً و ئومێدەوارم کە چونکە یەکەم ساڵە پێش 3 ساڵێ ماو خەونەمان بینی بوو کە بیکەین. ساڵی یەکەم نەمانتوانین لەبەر ماسایلی سیاسی بایکۆت و ئەوانە. ساڵی دووەم دیسان ئیشکالاتی سیاسی بایکۆت و ئەوانە و بەڵام گوتمان هەر دەوێ بکەین فباشترین حەل ئەوە بوو ئێمە بەستە سەراسی هەولێر وەکو پایل پرۆجێکت بکەین حەملە سەرکەوتوو بوو. ئەم ساڵ بەحساب ئەو خەونەی پێش 3 ساڵمان بینی ئەم ساڵ تازە دەکەین لەسەر ئاسی کوردستان پێشبڕکێی بیرکاریەکە بیدەن. فڕاستی دڵخۆشم و تەحزیراتی برادران لە ئاسێکی زۆر بەرزە. I'm thrilled for tomorrow. زۆر سپاس. دەست خۆش. کاک ئاری ڕاوچێ بە ئامادەکاریەکانی ئەمڕۆ و بەیانی بە تەمای چین پلانتان چێ؟ والله شتەکان زۆر بە باشی هاتوون ستەیج شتەکان حازرن لە ڕووی تەکنیکیەوە هەموو شتێک حازرن بەسەوە باوە قوتابیەکان ڕاهێنانێک بکەن و سترێسەیان بۆ بەیانی کەمتر بێتەوە تا بتوانن بە باشی وەڵامی پرسیارەکان بدەنەوە. سیستەمی پێشبڕکێیەکەیان پێ بڵێن چەند خاڵی لەسرە بۆی بەیانی لەوانێت تۆزێک سترێسیان هەبێ. ئەمڕۆ هەموو شتێکیان لەگەڵ باز دەکەین چەند خاڵی لەسرە چۆن دەڕوا پێشبڕکێیەکە بۆی بە بەیانی بەبێ مشکلە ئەو قوتابیانە بەشدار بن و لە ئێستاوە پیرۆزبایی لە براوی یەکەم و دووەم و سێم دەکەن. زۆر سپاس. کاک شەوکەت لە ڕووی پرۆداکشنەوە ئامادەکاریەکانت پێ چۆنە؟ والله الحەمدولillah ئەم ساڵە من ئەیبینم زۆر باشە لە وەیە هەموو ساڵێک بە باشی ڕۆیشتوو بەڵام ئەو ساڵە چونکە کاتمان زیاتر بوو توانیمان پێپەرێشن و ئامادەکردن پێشترەوەی لێ بکەین ئینشاڵڵا باشتر دەبێتە. زۆر سپاس.